حکوومەتی عراق تا ئێستا بێ یاسای بودجێ، بەڵام وەک ئەوەی بودجەی هەبێت داهاتی عراق بە نەوتی و نانەوتیەوە بۆ موچە و پێداویستەکانی دیکە خەرج دەکات. بۆ ئەمە پشت بە یاسایەک دەبەستێت کە ساڵی 2019 دەرچووە. پسپۆڕێکی ئابووری وردەکاری یاسایەکە دەخاتە ڕوو. لە کاتی نەبوونی بودجە یانیش ئەوەتە با بڵێن تاخیربوونی بودجە لە هەر ساڵێک لە ساڵەکان دەگەڕێینەوە سەر ساڵی پێشتر بەپێی قانونی ئیدارەی مالی ساڵی 2019 ژمارە 6 کەوا لە حاڵەتی نەبوونی بودجە یان تاخیربوونی بودجە اعتیماد دەکرێتە سەر یەک لەسەر 12 ساڵی پێشتر لە نەفەقاتی ساڵی پێشتر کەواتە خەرجی ساڵی پێشتر. بۆیە لەو حاڵەتەدا وەزیری مالیە وەزیری دارایی هەرلەستێ بە گشتانێک بۆ گشت وەزارەتەکان کەوا پشت ببەستن بە یەک لەسەر 12 ساڵی پێشتر واتە خەرجی ساڵی پێشتر. لە 2 ساڵی ڕابردوودا ئەم یاسایە هەرێمی کوردستانی نەگرتوێتەوە. فەرمانبەرانی هەرێمی کوردستان بێبەش بوون لە شایستە داراییەکانیان لەلایەن حکوومەتی عراق. بەڵام لەگەڵ ڕاگررتنی هەناردی نەوتی هەرێمی کوردستان حکوومەتی عراق لە 2 مانگی ڕابردوودا بەشێک لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانی ناردووە. پەرلەمانتارێکی عراق دەڵێت ئێستاش لەگەڵ پرسی بودجە هەندێک پەرلەمانتار دەیانەوێت پێشێلی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بکەن. هیچ شێ نابێ بودجە عراقی و ڕزقی خەڵکی بێتە استهدافکردن تەقاتع دەستوری بێتەکردن گفتوگۆ هەینا هەرێما کوردستانی پێنگاوێت باشاویتن بەرامبەری خەڵکی عراقی بەرامبەری جیهانێدا خەڵکی کوردستانی دیت وەکو بێتە دەمێ حقوق و ماف هەنێک نەفەس هەینا هەندێک ئەندام بەرلەمان هەینا ماف و حقوقێت هەرێما کوردستانێت بێ وندا بکەندا vê qewara federalî nemînet ew jî ecendatê dewletê dereyêt herêmî. پەسەندکردنی پرۆژە یاسای بودجێ عراق چەندە بۆ هەرێمی کوردستان گرنگە؟ 2 هێندەش بۆ بەغدا. چونکە حکوومەتی عراق چەند ساڵێکە بەدەر لە یاسای بودجە لەسەر بنەمای چەند یاسا و بڕیارێک داهاتی وڵات خەرج دەکات. هەرچەندە بەم ڕێگایەش زۆر جار کێشە بۆ پشت هەرێمی کوردستان دروست بووە. نەورەس عەبدوڵڵا، کوردستان 24 هەولێر.